لەگەڵ نزیکبوونەوە لە وەرزی سارد و سەرما هاوڵاتیان پۆل سەردانی دوکانی فرۆشتنی فەرش و کومبار دەکەن و بە دوای مۆدێلی نوێدا دەگەڕێن. هاوڵاتی هەیە نزیکەی 10 دوکانی کردووە بۆ ئەوەی کە مۆدێلی دڵخوازی خۆی بدۆزێتەوە. من هاتوومەتە دوکانی یەکێک لە فەرفرۆشەکانی شاری سلێمانی کە بزانی ئەم ساڵ مۆدێلی چییە، نرخەکان چۆنە و خواستی هاوڵاتیان چۆنە. کاک بیشوان ئەگەر فەرموویتە ئێرە ئەم ساڵ مۆدێلی چییە زیاتر، خەڵک خواستی لەسەر چییە؟ بەڵێ بەخێر بەسەر چاوم وڵی ئەم ساڵ ڕاستیەکەی زیاتر مۆدێلی فەرشی ئێرانیە، زیاتر تەڵەب لەسەر فەرشی ئێرانیە چونکە کوالێتیەکەی باشترە و جۆرەکەی باشترە، وەکو ڕەنگیش زیاتر هەموو ڕەنگێکە ڕوا ینی هەموو ڕەنگێک تەڵەبی لەسرە. مۆدێلی سوور ناتۆ تۆکو ساڵانی کۆن؟ واللهی مۆدێلی سوورەیە حەسب ینی ئەو کەسێک کە مەسەلەن دیزاین و شوێنی ماڵەکەی چۆنی بێت ئەکەوێتەوە سەر ئەوە. نرخەکان چۆنە، نرخ چۆنە ئەم ساڵ؟ وڵا ئەم ساڵ نرخەکان گونجاوە چونکە ئەم ساڵ مواد ئەوەلی هەرزانە لەبەرەوە نرخەکان لە چاو ساڵەکانی ترە هەرزانترە. نرخەکان لە چەند بۆ چەند دەست پێەکە؟ واللهی نرخەکان یعنی جۆرەکانی زۆرە چونکە 600 شانە هەیە، 1000 شانە هەیە، 1200 شانە هەیە، فەرشی خوری هەیە. ئیتر بڵێن فەرشی خوری لە هەموو جۆرەکانی باشترە. خەڵکیش زیاتر تەڵەبی مەسەلەن لەسەر قیاساتی 3 بە 4 و 2 بە 3 و 2 بە 3 و قیاساتانە هەیە. تاسە گرانترین فەرش کە داوا کرابێت و تەڵەب کرابێت لە لای هاوڵاتیان و گرانترینیان باید چەند بۆ؟ ئەوانە فەرشی دەستکردە، فەرشی دەستکرد تەوان لە هەموو شوێنەگەر گرانە. ئێمە فەرشمان هەبووە بە 700,000 دلار دوودانە فرۆشتمانە. واتە 7 دلار بە زمانی بازار. دلار بە زمانی بازار، بەڵام فەرشی دەستکرد بووە، فەرشی دەستی بووە. ئەو کەسانی کە ئەیکڕن لە ئێستا هەیە ساڵانە بیگۆڕێت مۆدیەوە ماوە لێسا؟ واللهی ئەیتر هەیە ئەیگۆڕێت، هەیە مەسەلەن هەر کەسێ ئیمکانێتی باش بێت و شێوازە لە شێوازەکان ئەیگۆڕێت چونکە حەز بە گۆڕانکاریەکە لە ناو ماڵەکە لەو مۆدێلە مەسەلەن حەزەکان مۆدێلێکی تازەتر پرۆ شێوازێکی تازەتر. پرسیارێک ماوە بە خەیاڵە ئەم بابەتە زیاتر وەبزان ئافرەتان قەراری لەسەرێن لە سەڵبژاردنین نەخشەکان چێشە و گرفتەکانیش وەبزانمیانە لە ئێوە. ئەرە وەڵای ئیتر هەیە ئەی باتۆ ماڵەوە لەگەڵ ماڵەکەیانە گونجێ یا مەسەلەن قیاسەکەی بە خەڵەت کردویا بە شێوازە لە شێوازەکان لێرە ئێمە هەڵو گۆڕیان بۆکەین بە فەرشەکان. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەگەر هاوکارم وێنەکان جۆزێتەوە لێسەدا هاوڵاتیان دێنە دوکانی فەرش و کومبارەکان بۆ ئامادەکاری بۆ وەرزی سارد و سەرما کە خەڵک هاتوون بۆی کە مۆدێلی نوێی فەرش و کومباری نوێ بکڕن بۆ ماڵەکانیان بە شێوەیە کە هەیە پێویستیە هەیە لەسەر مۆدێل ئەڕوا هەیە ماڵی تازەی کردووە و بەڵام ئەوەی کە هەیە ئەم ساڵۆکی کە باسی کرد کە خەڵکی سەردانیان دەکەن لە ئێستاوە و پاشان نرخی فەرش و کومبار لە چاو کاڵاکانی دیکەیە هەرزانترە بۆیە لێساوە هاوڵاتیان دەستیان کردووە بە کڕینی فەرش و کومبار و مۆدێلاتی نوێش هاتووە و مۆدێلی فەرشی ئێرانیشە.